تەیموری لەنگ بێڕەحمترین سەرکردەی مێژوو دەشتە بەرینەکانی ئاسیا ئیتر هیچ کات گورگێکی خۆڵەمێشی وەک تەیموری لەنگ بە خۆیانەوە نابینن. تەیمور لە خانەوادەیەکی ئاساییەوە هاتە دنیا، ئیمپراتۆریەتێکی گەورەی بنیادنا کە لە چین تا هیندستان لەوێشەوە تا مۆسکۆ درێژ بووبوویەوە. تەیمور بە هەردوو دەستی شمشێربازی دەکرد، بە هەردوو دەستی دەینووسی، بەڵام تەنها ئاماژەی یەک پەنجەی بەس بوو بۆ ئەوەی کۆتایی بە دوژمنەکەی بهێنێت. زۆر کەس لە مێژوودا ڕێزیان لە تەیموری لەنگ گرتووە، زۆر کەسیش لی ترساون. ئەو کارانەی تەیمور لە ژیانیدا کردوویەتی کاری مرۆڤێکی ئاسایی نین، بەڵکو ئاماژەن بە توانە بێ ئەندازەکانی کەسێک کە لە هیچەوە بە هەموو شت گەیشت. تەیموری لەنگ لە ماوەی 35 ساڵی فەرمانڕەوایەتیدا 17 ملیۆن مرۆڤی قەتڵ و عام کرد. ئەو سەرکردەیەکی موسڵمان بوو، بەڵام دژی هەموو نەریتێک دەجەنگا، جا موسڵمان بێت یان ناموسڵمان. لە ساڵی 1336دا لە گوندێکی سەر بە سەمەرقەند لەدایک بوو. کۆمەڵێک ئەفسانە و چیرۆک لەبارەی لەدایک بوونیەوە هەیە کە چەندین کەس خەونیان باتنە دنیای ئەو منداڵەوە دیوە. لەوانە باوکی تەیمور خەونی دیوە شمشێرێک بە هەر چوارلادا دەسوڕێنێت. شیکەرەوەکان بە باوکی دەڵێن تۆ کوڕێکت دەبێت هەموو جیهان داگیر دەکات. لە لاویدا دەبێتە شمشێربازێکی بەتوانە و گروپی شەڕکەر لە دەوری خۆی کۆ دەکاتەوە. کاتێک هەست دەکات قەبارەی هێزەکەی گەورەیە، دەسەڵاتی خۆی ڕادەگەیەنێت و سەمەرقەند دەکاتە پایتەختی دەسەڵاتەکەی. دواتر بڕیاری هێرشی بۆ ناوچەکانی دەوروبەریدا. گرنگترین هێرشەکانی تەیمور بۆ مۆسکۆ، ئەنقەرە، دیمەشق، بەغداد، دەهلی بوو. لە هێرشێکی سەرەتاییدا بۆ سەرشارێک دوو پلان بە سەربازەکانی دەدات، پلانێک بۆ شەو و پلانێک بۆ ڕۆژ. بە سەربازەکانی دەڵێت گەر شەو گەیشتینە سەر شارەکە چواردەوری شار باگری بچووک بچووک بتەنن تاوەکو هەست بکەن هێزەکەمان فراوانە و گەمارۆ دراون. ئەگەر ڕۆژ بوو دار و دەوەن بە ئەسپەکانەوە ببەستن تاوەکو تۆز و خۆڵێکی گەورە دروست بکە و وا دەرکەوێت لەشکرێکی ملیۆنی بۆ ئەوان بەڕێوەیە. بەم پلانە سەیرانە تەیمور دەیان وڵات و ناوچەی داگیر کرد. زانست و هونەر لە جەنگەکانی تەیموردا هەبوو. بەر لە هێرشی بۆ سەر هەر ناوچەیەک زانیاری تەواوی وەردەگرت لەسەر ناوچەکە. یەکێک لە تەکنیکە گرنگەکانی تەیمور ترس بوو. ئەم ترسەوای کردهبوو کە زۆرێک لە شارەکان بەبێ جەنگ خۆیان ڕادەستی تەیمور بکەن، چونکە تەیمور بەوە ناسرا بوو کە سەری هەموو سەربازەکانی دوژمنی دەبڕی. ئەمەی کردبوویە دەستورێک کە هەموو سەربازێکی سوپاکەی سەرێکی لێکراوە لە کۆتایی شەڕەکە بە ناوی خۆیەوە تۆمار بکات. ئەو سەربازانەی تەیمور کە نەیان دەویست ئەو کارە بکەن سەرێکی بڕاوەیان لە هاوڕێکەیان دەکڕیەوە بە ناوی خۆیانەوە تۆماریان دەکرد. تەیمور لە هێرشێکیدا بۆ سەر هیندستان پێژاتێکی سیر هاتە ڕێگەی. کاتێک گەیشتە شاری دەهلی لەشکرێکی هندی کە دەیان فیلی گەورەیان پێبوو بەرەو ڕووی تەیمور هاتن. تەیمور تا ئەو کاتە لەگەڵ فیلدا نەجەنگا بوو، بەڵام زیرەکیەکەی دووبارە هاوکاری کرد. فیلەکان لە پێش سوپاکەوە بوون. تەیمور ژمارەیەک وشتری ئاگردا و باگرەکەوە بەرەو فیلەکان ڕاوینان. بەو جۆرە فیلەکان ترسان و بەرەو لەشکری هندی هەڵگەڕانەوە و زۆربەی سەربازە هندیەکان کەوتنە ژێرپەی فیلەکانەوە و لەناوچوون. تەیمور تەواوی سەربازە هندیەکانی سەر بڕی کە ژمارەیان سەر و 100,000 سەرباز بوو. بەسەرە بڕاوەکان برجێکی گەورەی دروست کرد. ناوبانگی ئەو برجە خوێناویە لە تەواوی ئاسیادا دەنگیدایەوە. تەیمور هەرگیز هێرشی بۆ ئەوروپا نەکرد، چونکە پێی وابوو ئەوروپا هەژارە و لاوازە و شایەنی هێرشی ئەمنین. لەگەڵ ئەم هەموو خوێن ڕێژی و بێڕەحمیەدا دژیەکیەک لە کەسایەتی تەیموردا هەبوو. ئەو زۆر عاشقی زانست و هونەر و ئەدەب بوو. زۆربەی کەسایەتیە زانە و ئەدەبیەکانی ڕۆژهەڵاتی بۆ سەمەرقەند داوت دەکرد و ڕێزی لێدەنان. تەنانەت لە کاتی شەڕە خوێناویەکەیدا لەگەڵ سوپای عوسمانی کە ژمارەی سەربازانی سوپای عوسمانی 70,000 کەس بوو. عوسمانیەکان دەشکێن و سوڵتان بایەزیدی عوسمانیەکان بە دیل دەگیرێت. بەڵام تەیمور هەرگیز وەک دیلێک مامەڵەی لەگەڵ بایەزیددا نەکرد، بەڵکو وەک پادشایەک ڕێزی لێدەنێت، چونکە بایەزید پیاوێکی زانە و عارف بوو. ئەم خاڵە پێمان دەڵێت گەورەی دەسەڵاتەکەی تەیمور پەیوەستە بە گەورەی بەعریفە و شارەزاییەکەیەوە. تەیمور وتەیەکی بەناوبانگی هەیە کە دەڵێت زەوی بچووکترە لەوەی بەشی بەدیهێنانی یاوەتەکانی یەک مرۆڤ بکات. ئادگار ئالامپۆی شاعیر لە یەکێک لە شیعرەکانیدا تەیمور بە خودایەک پەسند دەکات کە لە ڕێگەی جەستەی مرۆڤێکەوە
خۆی نمایش کردووە. ئیبن خەلدون لەبارەی تەیمورەوە نووسیوێتی تەیمور یەکێکە لە گەورەترین و بەتواناترین سەردارەکانی تاتار. هەندێک ئەویان وەک عارپێک دیوە، هەندێکی تر وەک شەرابخۆر و لە دین دەرچوو، بەڵام هیچ کام لەمانە بەڵگەیان بۆ قسەکانیان نییە. ئەوەی کە سەلماوە ئەوەیە ئەو پیاوێکی بەرچاو ڕۆشن و دانا بووە. لە ساڵی 1405دا لە شەوێکی سارد و بەفراویدا تەیمور لە ناو چادرگەکەی دامرد. تەیمور مرد، بەڵام چیرۆکی ئیمپراتۆریەتەکەی بۆ هەمیشە زیندوو مایەوە.